بەناوی خی گەورە بینەرانی بەرنامەی ئارێزە سڵاوی خی گەورەتان لێبێت لە ئەڵلقەیەکی نوێی بەرنمەکەتان دادەینەوە لاتان. ئەڵقەمە جارەی بەرنمەکەمان ڕێکەوتی جژنی ڕەمەزانی پیرۆزبایی جژنی ڕەمەزان لە سەرجە مسلمانانەکەین تاعاتی هەموو لایەک خوڵ بێ خی گەورە بیگەڕێ بە جژنێکی خۆشی و شادی و ئارامی و ئاسوودەی لە کوردستانەکەمان و سەرجە وڵاتانی جیهاندا. دیارە هەر بەو بۆنەوە پێمان باش بوو ئەڵلقەی ئەم جاری بەرنمەکەمان لەسەر جەژن و کاریگەری لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان تایبەت بکەین کە بەڕاستی ئەمە بابەتێکە زۆر پەیوەندیدارە بە ڕۆژگاری ئەم ڕۆمانەوە کە زۆر گلەیی هەیە لەسەرەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەرەو لاوازی دەچێت و هەدەف لە جەژن خۆی جژن بەمانای چی دێت؟ جژن بە شێوەیەکی گشتی بەمانای ئەو ڕۆژە دێت کە هەمووان خۆشی و شادی تیادا دەبڕن و هۆکارێکە بۆ ئاهەنگێڕان و خۆشی دەبڕین لە هەمویان تایە هاو بەش دەبن. لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بەواتای سوپاسکردنی خوای پەروەردگار دێت لەسەر نیعمەتەکانی دیارەکە جژنی ڕەمەزانی پیرۆز تەواوکردنی بەندایەتی یەک مانگ بە ڕۆژووبوونە و جۆرێکە لە سوپاسکردن چونکە خی پەروەردگار لە قورآانی پیرۆزدا دەفەرمێ ولیتکملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. باز لە مانای جژن لە ئاەتەکە زۆر بەڕوونی باز لەوە جۆرێک لە سوپاسکردن و سوپاسگوزاریە بۆ خی پەروەردگار و سوپاسکردن لەسەرەوەی ئینسان زاڵە بێ بەسەر نەفسی خۆیان لەو مانگە پیرۆزایە، سوپاسکردن لەسەر تەواوکردنی پەیوەند بڵین بەندایەتی ئەو مانگە و هەستکردن جۆرێک لە هەستکردن بە خۆشی و شادیە لە ئەنجامی ئەوە. لە سەرجەم با بڵین بیرروبۆچوون و کۆمەڵگەکاندا زیاتر جژن دەرچوونە لە ئەو بیرکردنەوە مادیانەی کە ژیانە ڕۆتینی و مادیی کە هەمومان پێوەی سەرقاڵین دەرچوونە لەوە و تایبەتکردنی کاتێکی تایبەتە بۆ خۆشی دەربڕین. بەنسبەت مسلمانانەوانێ بە هەمان شێوە تایبەتمەندی جژن تایبەتمەندیەکی زۆر گەورەی هەیە، جۆرێکە لە دەربڕینی خۆشی و با بڵێن بەشداریکردنی هەمووان لەگەڵ یەکترا لەو خۆشی دەربڕینە و جۆرێک لە پاداش وەرگرتنە. دیارە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکە ئاماژەی پێ ئەدات کە بۆنە زۆرن لە هەموو کۆمەڵگەکانە بۆنە هەیە، بەڵام جژنێکی ئاینی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت بۆ ئێوە دوو ڕۆژ دیاری کراوە وەکو جژنی ئاینی، دوو کات دیاری کراوە بە جژنی ڕەمەزان پیرۆز و جژنی قوربان کە هەردووکیان کۆتایی هێنانن بە کۆمەڵە بەندایەتی یاوە لە جژنی قوربانیشە دەستپێکردنی با بڵێن تەواوکردنی حەجە و ئەنجامدانی قوربانی و ئەوی شەرکات جۆرێکە لە خۆشی دەربڕین و هاوکاریکردن و بەیەکەوە بوون. دیارە مانا و با بڵێن واتای زۆر هەڵەگرێت قسەکردن لەسەر جەژن، بەڵام ئێمە زیاتر ئەمانوێت لە ئەڵلقەیەم بەرنمەیەدا باز لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بکەین لە جەژنە چۆن کاریگەری دروستەکات لەسەر کۆمەڵگەوە جەژن خۆی چ مانایەگە بەستێت. هەر بۆ مەبەستە لەگەڵ هاوکار باوان خان میوانداری بەڕێز کاک سەرکەوتمان کردو، سەرکەوت عەبدولقادر عەزیز توێژەری کۆمەڵایەتی و کاندیدی ماستەرە لەو بوارەدا بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە سەرەتای ئێمە لای کاک سەرکەوت ئێمە باسی جەژنمان کرد کە جەژن گرنگی و تایبەتمەندیەکی خۆی هەیە بۆ هەموو کۆمەڵگەکان بە تایبەتی جەژنی مسلمانان کە دوو جەژنی تایبەتیان هەیە و زۆر گرنگی پێ ئەدرێت کە جەژنی ڕەمەزانی پیرۆز و جەژنی قوربانە. لە ڕووی کۆمەڵایەتیوانێ حەزەکەین باسێکی جەژنمان بۆ بکەی و کاریگەریەکەی مامۆستا. زۆر خۆشحاڵم بە ئەم بەرنامەیەکە هیوادارم بابەتێکی زانستی بتوانێت تیشکێنێ سەر هەموو لایەنەکانی. ئەگەر بڵین بۆنە کۆمەڵایەتەکانیان ئەو جژنی کە بە بۆنەیەکی ینی بە شێوەیە گشتی باس لە بۆنەی کۆمەڵاتیەکەیان بۆنێکی ئاینەکە کە لە بۆنەکانە لە جژنەکانە خۆی ئەبینێتەوە لێکەوتەی ئەم جژنە لەسەر کاریگەری عیلاقاتە کۆمەڵاتێکی لایەنە کۆمەڵاتێکی کەواتە تێگەین لە هەموو کۆمەڵگەکانە ڕۆژێک هەیە کە ڕۆژی کۆبوون و ئاشبن و لایەنێکی پەیوەندی ڕۆحی و کۆمەڵاتی دروستەکە ئەبێتە عیلاقاتێک کە ئەم وەکو تۆڕێکی ئالۆزی پەیوەندی و ئەکا دووبارە عیلاقاتە کۆمەڵاتەکەی بەهێز بێتەوە. ئێمەش لێرەدا تیشکەخێنە سەر بۆنەکان ئیتر بۆنێکی کۆمەڵایەتی بێ یاخود بۆنێکی ئاینی بێ یان بۆنێکی نیشتیمانی بێت. ئەگەر تیشی خوێنە سەری بۆنمە لە جەژنەکانە خەڵک زیاتر لانی عیلاقاتە کۆمەڵاتەکەی پەیوەندی مرۆیەکان بەهێز دەبێ چونکە پێویستێکی ڕۆحیە مرۆڤ ڕەنگە لە پێش
لەو فترە زەمانی کە پێش هاتنی بۆنەکە کۆمەڵێک مشاکی لە هەوبێدیان کۆمەڵێک کەم و کوڕی بەرامبەر کەسێک نواند بێ لەو ڕۆژە بە ڕۆحی لێبوردەی داوای لێبوردن و کەسایان داوای گردن ئازایی لێ ئەکات یان بە نوقڵێک بە شیرینیەک ئاماژەی بووە کە ئەم کەسە ئەوێ عیلاقات و خۆشەویستەکەی تازە بکاتەوە کەواتە ئەتوانین پێناسی بۆنەکان بکەین بریتێ لە پردێکی پەیوەندی لە نێوان تاکانە بۆ دروستبوونی عیلاقاتێک کە بە شێوەیەکی ئاسۆیی و بە شێوەیەکی ئاسایی بێت کە دوور بێت لە هەموو عقدێکیان دوور بێت لە هەموو کارێکە جۆرێک لە ناحەزی ناخۆشی پێوە دیار بێت لێرە تێگەن پەیوەندیەکان عیلاقاتە کۆمەڵەتەکان جەژنەکان ئەکەین بە دەواازەیە بۆ ئاژبنەوەی دڵەکان بۆ پەیوەندی ڕۆحی و دەروونەکەی بۆی لانی خۆمان تەواو بکەین چونکە هیچ مرۆڤێک لەم سەرزەمینە ناتوانێت بە تەنیا بژی لێرە تێگەین هەموو تاگان پێویستیان بە تاکی بەرامبەرە بۆی پێویستەکان یەکتری پڕکەینەوە لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتی و لایەنە ڕۆحەکەەوە دینیش ئامۆژگاریمانەکە کە بۆن من لە جەژنەکانە کۆبوونەوە هەموو کەسکان کۆ بێتەوە جۆرێک لە عیلاقاتی کۆمەڵایەتی و خۆشی دەربڕین و شیرینی بەخشینەوە ئەو بابەتانە کە ئەمە ئاماژەی بۆی کە دووبار عیلاقاتی کۆمەڵاتەکەمان بەهێزکەین ئەگەر لەگە کەسەکان نیگەران بوو بین جۆرێک لە کەم و کورتێکمان تێ بێت داوای لێبڕین یەکتی بکەین بۆی پەڕێکی سپی هەڵبینەوە بتوانێت عیلاقاتە ئەو عیلاقاتە کۆمەڵاتی کە لە بینی تاک و خێزان و کۆمەڵگە هەتا لەسەر ئاسی گشتەکەیە ئەگەر کەسێک لە کەسێک زیر بێ ئەگەر بیناسێ داخوردنی ناسبێت داوای لێبوردنی لێ بکات داوای گردن ئازای لێ بکات چونکە لێرەوە تێگەین لەوەی کە پەڕەیەکی سپی هەڵبینەوە کە ژیانی مرۆڤەکان بە خۆشەویستی و بە ڕێزگرتن و بە سۆز و بە پڕکردنەوەی هاوکاریەوە جوانە چونکە مانای لایەنە کۆمەڵاتی مانەجژ واتە هاوکاریە یارمەدانی لایەنە ڕۆحی کۆمەڵاتی و پەروەردەیەکەیە چونکە مرۆڤ ناتوانێت لەیەکدا بڕیان دوور بێت لەو پەیوەندیە کۆمەڵاتیانەی کە هەیە زۆر جار ئەبیسرێت لە وڵاتانە کاتێک کە باسی بابەتێکەکرێ ئەو دەوڵەتە بۆنە نیشتمانەکەیان بۆنە ئاینەکەی ئەکاتە دەرفەتێک بۆ ئاسوودەی تاکانی کۆمەلگاکەی یان بۆ جارێک لە گرتوخانەکانە کۆمەڵ یاسا دەرەکەی بۆ کەمکردنەوەی ڕۆژگانی ئەو گرتوخانە ئەو سژنانە ئەبەخشرێن لەو ڕۆژێکە بۆنێکی ئاینیا خود بۆنێکی نیشتمانیە یا لە وڵاتەکان ڕۆژی سەربەخۆی وڵاتەکانەکرێت دەواازەیەک بۆی کە بێتە ئەو تاکە هەست بە ئاسوودەی کە لەو کۆمەلگا جۆرێک لە تەسامح و لێبوردەیی و خۆشەویستی لەو کۆمەلگایە تا بڵاو بکاتەوە لێرەوە تێگەین عیلاقاتی ئیجتیماعی لەناو تاکانی کۆمەلگا خێزان بە خێزانەکان تاک و کۆمەلگا هەموو بەیەک لە عیلاقاتێکی پەیوەندی کۆمەڵاتی بەهێزدان هیچ تاگەلێک لەناو کۆمەلگا ناتوانێت لە کۆمەلگەکەی داوا بڕێت لێرەش وەگەینە سەر ئەو تێگەشتەی کە ئەگەر بە شێوەی گشتی سیر بکەین ڕۆژی هەینی جۆرێک لە کۆبوونەوە ئەمە دین ئامۆژگارمانەکە جۆر لە کۆبوونەوەمان پێڵێک ئەڵێ بەیەکەوە لێبوردە من خۆشەویستی و ڕێز و جۆر لە بابەتی لێبوردەی و عیلاقاتی کۆمەڵاتی بەهێزمان پێ ئەبەخشێ جارێکتر لە جەژنەکانە ئەو جەژنە ئاینانە کە پەیوەندیکی ڕۆحیە کە لە بینی عەبد و ڕەبا لەیان لە بینی مرۆڤەکان و خوای گەورە کە ئەو پەیوەندی دروست ئەبێت و دووبارە هەروە لە بینی مرۆڤەکانە کە پەڕێکی سپی هەڵاتەوە جارێکی لە بابەتی حەجا کە کۆبوونەوەیەکی جیهانیە کە تاکانی کۆمەلگە شوێنە کۆبنەوە کە بابەتێکی ڕۆحیە لێرە تێگەن عیلاقاتی کۆمەڵاتی لە ئاینی ئیسلامە زۆر بە شێوەیەکی ڕێکوپێک و خاوێن وێناکراوە کە باز لە لێبوردەی و خۆشەویستی و ڕێزگرتن و هاریکاری ئەکا ئایا هاریکاری بەلایانی ڕۆحی بێ بەلایانی مادی بێ بەلایانی بەخشین بێ هەتا لە بابەتەکانی ڕوکنەکانی ئیسلاما بێ بۆنمە لە بابەتە دینەکان ئامۆژگاریمانەکە کە کەسە داهات کەمەکان لەنێک ئەو کەسانی کە داهاتیان زۆرە هاریکاری بکرێت و پاڵپشتی بکرێت لێرە تێکە عیلاقاتی کۆمەڵایەتی ئەو عیلاقاتی ئیجتیماعی لە کۆمەلگایە بە پرۆسەیەکی پەروەردەی دینیدا ئەڕوا لە هەموو کۆمەلگانە تا ڕادێک وای لێ ئەکرێت کە دین پاڵپشتی لایەنە کۆمەڵاتیەکەی بێ بتوانە پێویستی ڕۆحی و کۆمەڵاتی و ئاینەکەی پڕ بکاتەوە بەس مامۆستایەک ئاماژە ینی لە قسەکانی جەنابتەوە من پێم وابێ خی پەروەردگار کە کاتێ دینیە ناوچووکە پێشتر هەتا پێشتر لە مەدینەدا دوو ڕۆژی تریان دانابوو بۆ مەسەلە جەژن گێڕان کە ئەمە ئاماژەیەکە بەوەی کە لە سەرجەم دینەکاندا مەسەلە جەژن دانراوە احتیمامێکی گرنگی پێدراوە و لە هەمان کاتا ضرورەتێکی واقعی ناو کۆمەلگای مرۆڤایەتیە واتە دین یەکێکە لەو شتانەی کە زیاتر عەفو جەژن یەکێکە لەو وەسائلانەی کە زیاتر بۆ چاکردنی پەیوەندیەکانی نێوان تاکەکانی ناو کۆمەلگایە چکە ئەبینیت هەروەکو چۆن مەسەلە ئەو پەرستشانەی کە بە تایبەتی ئەم دوو جەژنە ئەگەر ئێمە باسیکەین ئەو دوو جەژنەی کە لە ئیسلامدا خوای پەروەردگار مەسەلە ئاماژەی پێداوە لە قورئانەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیە ئەم دوو جەژنە جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان کە ئەمە دوو جەژن کۆمەڵێشتی تایە جەماعیە يعني مسألة توسيركي مسألة ججني رمضان
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە جەژنی فطر ناوی ئەباکە وەکو چۆن لەی ڕۆژوو شکاندن کە هەتا حرامی کردو لەو ڕۆژە مەسەلە ئینسان بە ڕۆژوو بێ بۆ لە پێناو ئەوەدا کە زیاتر مەسەلە خەڵکەکان دەربڕینی خۆشیەکان خواردن و خواردنەوەی جیاوازتر جلوبەرگی جیاوازتر سەردانیکردنی جیاوازتر لە جاران مەسەلە لە پێشترە لەوانێ بتانی لە هەفتەیەکە بتانی سەردانێک ئەنجام بێ بە سەیرەکەی لە ماوەی ئەو چەند ڕۆژەی جەژنە لەوانەیە دەیان سەردانی کۆمەڵایەتی شەکەیت و جیاوازتر لە ڕۆژەکانی تر بۆیە ئەبینین مەسەلە هەتا ئەو طاعەت و عیبادەتانی کە لە ڕەمەزان ناکرێت ئەو کۆبوونەوە گشتیانی کە وەکو تەراویح و نوێژ و عیبادەتە جەماعیەکان کە خەڵکی هەمووی بە جەماعی ئەیکا جەژن بۆ مانایی کە کاتی یەکەم ڕۆژی جەژنیە کۆتایی بەو هەموو طاعەت و عیبادەتە جەماعیانە دێت ئەبینی یەکێک لەو سونەتانە کە دانراوە لە ڕۆژی جەژنە بریتێ لە نوێشکردن لە مزگەوتی ماڵی خوادا کە ئەبینی ئەمە ئاماژەیە کە بەوەی کە هەموو تاکەکانی ناو کۆمەلگا لەو شوێنەدا کۆبوونەوەیەکی جەماعی بکەن کە ئەمەش زیاتر احتیمامدانێکی گەورەیە بە حاڵەتە کۆمەڵایەتێکە و پەیوەندی کۆمەڵایەتەکان بۆی ئەبێ ئێمە بزانین کاتێک خوا پەروەردگار مرۆڤەکانی دروست کردووە مرۆڤ بۆ خۆی کاینێکی ئیجتیماعی و کۆمەڵایەتیە لە ناو کۆمەلگادا ئەی ناتوانێت بەبێ بە منعەزیلی تا سەر بژی ئەکرێ مەسەلە حاڵەت هەبێ فترە ئینسان بتوانێت دابڕان دروستکە بەس بەڕاستی ناتوانێت دابڕانێکی درێژخایەن دروستکە و لە هەمان کاتە ببێت تەمایی ئەوەی کە دوورکەوێتەوە لە کۆمەلگا سەیرەکەین ئێمە شریعەتی خوا کۆمەڵێ مەقاسدی داناوە لە بۆنەی جەژندا یەکێک لەو مەقسەدانی کە یعنی کە شریعەت دایناوە طبعاً هەروکو ئاماژەی پێەکەین ئەحکامی شریعە هەمیشە بۆ مەساڵحی و بەرژەوەندی مەسەلە تاکەکان هاتوتە ئاراوە هەم بەرژەوەندی دنیایەکان هەم بەرژەوەندی قیامەتەکان هەروکو چۆن خوا پەروەردگار لە زۆر ئاەتەکە مەسەلە ئەفەرمێ وەلەکم فیها مەنافع یا لعلكم تتقون لعلكم تهتدون يعني ئەمانە هەمووی ئاماژەن بەوەی کە ئەم شریعەتی خوا بۆ هەمووی بەرژەوەندێکی تاکەکانی تایە بەرژەوەندی تاکەکان لە جەژنە کە خوا پەروەردگار ئەم حاڵەتەی داناوە ئەوش چییە ئەوەیە کە گرنگترین مەقاسد لە جەژندا ئەوەیە کە پێگەیشتنی تاکەکانی ناو کۆمەڵگەیە بە یەکتری و بە تایبەتی ئەم جەژنانی کە مەسەلە وەکو جەژنێکی دینی ئاماژەی پێدەین ئەگەر ئێمە بۆ مانای بڵین بە یەکگەشتنی تاکە مسلمانەکانە بە یەکتری وە کۆبوونەوەیانە لە چۆنەڵی لەو شوێنەیە کە پێشتر باسمان کرد لە نوێژی جەژنا لە مزگەوتێکە یا لە شوێنێکی گشتیە کە پێشتر مەسەلە هەتا چوونەتە دەرەوەی شار بۆ کۆبوونەوەی زیاتری تاکەکان کە هەموو یەکتر ببینین و گەردنی ئازایی لە یەکتری بکەن ئەمە بەنسبەت ئەوەوە یەکێکی تر لەو مەقاسدانە ئەوەیە کە دەربڕینی خۆشیە لەو ڕۆژای بە ئەدای فەرائز يعني ئەمە جگەلەوەی کە مەسەلە تۆ کۆمەڵێ واجبات و فەرزت بەندایەتت ئەنجام ماوە بە جەماعی زۆربەی زۆری بە جەماعی چکە ڕۆژەکەت جەماعیە هەموو مسلمانان بە ڕۆژون تەراویحەکانت هەمووی جەماعی بووە زۆرتر متعلق بووی بە نوێژە جەماعەتەکان و ئەو نوێژە پێنج فەرزێکە لە مزگەوت هابووە بۆیە ئەبینی دەربڕینی خۆشیە کە لەو ڕۆژە کە ئینسان مرتاحە بەرامبەر بەوەی کە شتێکی ئەنجام ماوە یعنی ئەدای ئەو فەرزانی کردووە کە خوای پەروەردگار لەسەری داناوە و یەکێکی تر لەو مەقاسدانە ئەوەیە کە مەسەلە حاڵەتێکی تایە کە ئینسان لە مانگی ڕەمەزانە کە ئەمەش مەسەلە بە تایبەتی کە زەکاتی فیتر دانراوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم واجبی کردووە لەسەروەی کە بەڵێ وەکو کوردەواری خۆمان پێوترێ سەرفترە زەکاتی سەر بۆیە ئەبێت لەویە ئەمەش یەکێکە لەو مەقاسدانەی کە ئەبێ هەموو تاکێکی مسلمان ئەنجامی بە بۆی ڕابطە و پەیوەندی کۆمەڵایەتی نێوان فەقیر و دەوڵەمەند یاخود نەک هەر دەوڵەمەند هەتا فەقیریش ئەگەر ئیمکانێتی حتا نەگاتە حاڵەتێک زۆر هیچی نییە ئەوە جیاوازە هەتا فەقیر و دەوڵەمەند هەڵەسێ بەکردنی ئەو واجباتی کە لەسەر شانێتی ئەمەش یەکێکە لەو پەیوەندیانەی کە مەسەلە پەیوەندی نێوان تاکەکانی کۆمەلگا بە بەخشین و هەدیە و بەو زەکاتی کە لە نێوان خۆی و بەندەکاندا هەیە ئەمانە بەڕاستی بریتن لەو شتانی کە مەقسەدی تایە یە حاڵەتێکی تر هەیە کە ئەویشەوەیە لە جەژنا
تەغیر لە شێوازی ژیان تا ڕوئەدا هەروکو ئاماژەم پێدا ینی زۆر شت هەیە لە جەژنا تااقەتێکی زیاترت بە خەرج ئەدەی مەسەلە لە پاکردنەوەی ماڵە لە ئەخۆ ئامادەکردن بۆ جژن لە مەسەلە چاکردنی جیاواز مەسەلە جلوبەرگی تازە بۆ مناڵەکان بۆ خۆت بۆین یعنی وای لێ تەغیرێک لە ژیان تا دروست ئەبێ ئەم تەغیرە ژێکێکە لەوانی کە زیاتر پەیوەندی تاکەکان و بە تایبەتی ناوخێزان چونکە تۆ کاتی هەدیەیەکە کڕی مەسەلە بەریەکە کڕی بۆ مناڵەکە لە جژندا دڵی مناڵەکەتی پێخۆشەکەی دڵی کچەکەتی پێخۆشەکەی یا هاوسەرێکە شتێکی تایبەت تەکڕێ بۆ خێزانەکەی هەدیەکە گۆڕنەوە لە نێوان یەکتریا ئەمە هەمووی وە ئەکات کە پەیوەندی نێوان تاکەکانی ناو کۆمەلگا و مسلمانان زیاتر بەهێزتر بێ و زیاتر بەرەو پێش بەرێ لێرە یەک دوو شت زۆر ینی هێنیکردن بە تایبەتی لە مەسەلەی نوێژی جژنەکە باسی چوونە دەرەوەت کرد ئاوان خان لە یەکەم جارێکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەشریعی داناوە داوای کرد تەنانەت ئەو کەسانی بەشداری نوێژیش ناکەن نوێژیان لەسەر نییە ئەبێ بەشداری بکەن تەنانەت ئەوانەی تەمەنیان کەمە ئەوانەی ئافرەتە لە حاڵەتی ئەوان نوێژی لەسەر نییە ئەوانیش ئەبێ بێنە دەرەوە لە شار بێن بەشداری ئەو کۆبوونەوەیە بکەن ینی بۆی جۆرێک لە مشارەکە و هاوبەشیکردنی تیابێ جۆرێک لە یەکتر نزیک بوونەوە و خۆشەویستی و پەیوەندی کۆمەڵایەتی تون و تۆڵ دروستکە حاڵەتێکی کە گەر هەر سەیری بکەیت لە مانای جەژنە ئێمە پێیەگەین سەیرەکەی ڕۆتیناتی ڕۆژانە دەوڵەمەند زۆر مەشغوڵی کاسبیکردن و ئەوەیە وازی لێنێت خۆشی بەشداری ئەو خۆشی و ئاهەنگی ڕاناکە فەقیر زۆر مەشغوڵی کێشە و گرفتەکانی و نەهامەتی و خەم و پەژارەکانی و بەدەستهێنانی داهاتی ڕۆژانێتی بەڵام ئەوش لەو ڕۆژەیە هەم بە حکمی سەرفیترەکە هەم بە حکمی مەسەن لە جەژنی قوربانە ئەو گۆشتی قوربانیکردن و ئەوەیان بە حکمی جەژن شتێکی هاوبەشە لە بینی هەمومانە ئەوانش بە هەمان شێوە ڕۆژا بێ بە ڕۆژی خۆشیان داوا کراوە لەسەر جەم ئەوانەی کە پابەندن بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە جوانترینی جلەکانیان لەبەرکەن و خۆشترینی خواردنەکان بخۆن بۆچی بۆی هەمووان بەشدار بن لەو ئاهەنگی ڕان و لەو خۆشیە ئەمە جەژنێک نەبێ بۆ تایبەت بێ بە دەوڵەمەندەکان یا بە هەژارەکان بە هەمان یعنی بۆ هەمووان جەژنە سەیرەکەی مناڵ کە ڕۆژی تایبەتی خۆی هەیە لە ئێستا ڕۆژی جیهانی مناڵن بەڵام مناڵ و گەورە لەو ڕۆژەیە هاوبەشن لەم جەژناکە جەژنە ئاینیەکەیە ئەیش بە هەمان شێوە جلوبەرگی تازەی کردووە سونەتە بڵێن خۆشی لەگەڵا بەشکرێ ئەو مناڵە بە جەژنانەیەک بە شتێک هەدیەکی پێ بدرێ بۆی ئەمیش جۆرێکی کێ لە بۆی ئەویش هەستکە ئەمە جەژن تایبەتمەندی خۆی هەیە بۆ ئەو زۆر لێوەی نزیکە هەموو واز لە ڕۆتیناتە ڕۆژانەکانمانێنین هەمومان کۆمەڵە سەرقالی ڕۆژانەمان هەیە ڕۆژی جەژن هەمووی خۆی لێدا ئەبڕێ هەمووی لەو ئەوە دەرەچێ مەگەر کەسێک ینی تایبەتمەندی کارەکەی وای لێ بکاتەوە ڕۆژە داوامێکی کەمی هەبێ ئینا هەمووان لەو ڕۆژە واز لە سەرقاڵی ڕۆژانەکانیانن ئەمەش جۆرێکی کێ لە تازەبوونەوە و نوێبوونەوە ئەنیسان جارێکی هەست بە نەشات و چالاک بوونەوە و ئەوە ئەکات ئەم ماناجوانانەی کە سەیرەکەی لە جەژنا هەیە وا لە کاریگەری لەلایەنی کۆمەڵایەتی و لایەنی پەیوەندی ئینسانەکات ینی جیاواز لە کاتەکانی کەی بەتایبەتی لە دنیای ئەمڕۆیە دنیایەکی زۆر سەرقاڵە تەکنۆلۆژیا زۆر هەمومانی مەشغوڵ کردووە هەموو دنیا بۆ بە یەک شاری بچووک هەمومان ڕۆژانە ئەگامان لە ئەم سەری دنیا بۆ سەری دنیاە لەم دنیا جەنجاڵای وای کردوە پەیوەندیەکان هەر لە خۆ بەرەو لاوازی و کەمی ڕۆیشتووە کەس ینی ئەگای لەوەی تەنیشتی خۆی نییە هەمووی دانیشتۆ مەشغوڵی موبایلەکەیەتی مەشغوڵی با بڵێن ئەو فەیسبوک و هۆکارەکانیکەی تەکنۆلۆژیا ئەم پەیوەندیە با بڵێن هینەکان کەویش پەیوەندی ئەنتەرنێتی و با بڵێن میدیایەکان ئەمە جۆرێکی لە سەرقاڵیکردن بەڵام لە کاتی جەژنە زۆربەی ئەوانش کە پسپۆرن لەو بوارە نازە مامۆستا خۆشی دوایی چیاڵە لەسەرم بابەتە باز لەواکەن باواز لەو حاڵەتە بێنین جەژنیش نەبێتە مای ئەوەی هەر خۆمان سەرقاڵکەین بەوانەوانێ چونکە ئەمان لێک نزیک بوونەوەی زیاتری تایە تۆ لە جەژنە هەمووان لە نزیکەوە بینیت من لێ چەند ینی کەسێکی شارەزا لەو بوارە یەک دوو لێکۆڵینەوەشم خوێنوانێ کە باز دەوە کات ئایا لە ڕووی جەژن خۆشی و پیرۆزبایی لەیەکردن بەسە کە تۆ بەنامەیەکی موبایلی نێری زۆربەی ئەوانەی پسپۆرن لەو بوارەڵە ئەمە بەز نییە تۆ پێویستەکە بە ڕوو بیبینی ئەگەر کەسێک دووریشە وا باشترە بە تایبەتی ئێستا مکالەمەی ڤیدۆی هەیە وا باشترە بە ڤیدۆ یەکتر قسە لەگەڵ بکەن چونکە ئەمە جۆرە لە نزیکی تایبەتمەندی خۆی هەیە ئەو سڵاو و شتەی ڕۆژانەکە بە چات و بە ئەوایکەی شتێکی زۆر ڕۆتین و ساردە و جاری وایە مەسەن نامەیەکی موبایلە تۆ بۆ 50 کەسێ نێری بە هەمان قسە بۆی ڕۆشتووە بەڵام دروستکردنی پەیوەندی نزیک ئەوەیە تۆ بتوانیت بە نزیکەوانێ ئاخاوتنی لەگەڵ بکەی مشارەکەت هەبێ لەگەڵی هاوبەشی بی لەگەڵی هەست بە خۆشی و ناخۆشیەکەتان بەش بکەن
ئەمە یەکێکێ لەو بوارانەی کە مەسەن مانای جەژن زۆر واتایەکی گەورەی هەیە بۆ تون و تۆڵکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان. حاڵەتێکیکە کە من زۆر یعنی لەسەرەوە خەنەوە بە ئەو باسی زەکات و مەسەن قوربانیکردن و ئەمانە کە ئەمیش یعنی جۆرە لەوەی تیا ئەخوێنرێتەوانێ دەوڵەمەندەکان هەز ینی برسی بووە لە مانگی ڕەمەزان هەستی بە ئازاری فەقیریەکەی کردووە بەزەمە بەس نییە لە بیرێتێتەوە دوایە کە تێر بوانێ زەکاتی فیتر دەرەکە زەکاتی پارەکەی دەرەکە ینی جۆرێ لە هەز بە یەکترکردن ئەو تەکافلی اجتماعی کە ئێستا لە هەموو دنیا باسی لە یەکرێ ئەبێ هەمومان هەوڵ بین مستەوای معیشیمان لە یەکتر نزیک بێ خەڵقێک نامێنێ لەژێر پلەی هەژاریە هیچ نەبێ بیخوا و خەڵقێکیش هەبێ خواردن لێ زیاد بۆ بیڕێژێ. جەژن ئەو جۆرە مانایە بە ئینسانە بەخشێ مادەم هەستە بەو برسێتیە کردووە مادەم ئەتەوێ ینی قوربانیەکەی گۆشتەکەی بەخێر هەمووان لەو خۆشیە بەشدارکە لەگەڵ خۆتە یعنی جۆرێکێ لە مشارەکە و بەشداری پێکردن. یەکێک لە مانا گرنگەکانی کە لە جەژنە ینی زۆر بە گرنگی پەیوەندی کۆمەڵایەتی تۆڵەکان ئەو مەسەلەی لە خۆشببوونەیە کە تۆ جەنابیشت ئاماژەیەکت پێەیە هەرچی کەسێک لەوە پێشکێشەیە گرفتێ ڕقێ قینێ مەسەلەن زۆر جانیسان لە ئەنجامی بەریەککەوتنی ڕۆژانە لەگەڵ هاوڕێکانی لەگەڵ خزمەکانی تووشی بەریەککەوتنێکە بێت جۆرە لە عەجزی و هەسڵەمینەوە دروستەکات ئەگەر بە دەربڕینی گەورەش نەبێت دەنگدا بڕینیش نەبێت هەر لە ناخیا شتێک دروست بووە ئەوەی کە لە جەژنا بە یەکترەگەین یەکێک لە سونەتەکانی ناو جەژنەوەیە کە تۆ داوای گەرنازایی و داوای لە خۆشببوونی لە بکەیت هەر ڕووکردنە یەکتر و بلێکەوە نزیک بوونەوە و خۆشەویستی دەربڕینەکە بۆ یەک و شیرینی بەخشینەوەکە بە یەکتر بەشێکە لەوە بەڵام ئەوەی زۆر گرنگترێمە هەمومان لە جەژنا هەوڵ بین لە ڕووی کۆمەڵایەتی ئەو حاڵەتە بۆ خۆمان دروستکەین لە هەمووان خۆش بین هەمومان هەموو یەکتر ببەخشین دڵنیا بە تۆ ینی من چەند کاریگەریم لەسەر دروست بۆ لە ئەنجامی و بەریەککەوتنە هاوڕێکەشم برادەرەکەشم ئەوەی بەرامبەرەکەشم بە هەمان شێوە و کاریگەری لەسەر دروست بووە تاکەکانی ناوخێزان لە ڕۆژگاری ئەمڕۆیە کە ڕۆژگارێکی سەخت و سەغڵەتیە بە هەمان شێوە کاریگەری زۆر خراپی ئەو جەنجاڵیان لەسەر دروست بووە لەبەرەوە ئەم لێ خۆشببوون و لێبوردەیەی کە یەکێکە لە مانا گەورەکانی ناو جەژن جۆرێکە لە سڕینەوە و قەڵەم پیاهێنانی کەم و کوڕیەکان و ناڕەحەتیەکانی پێشتر و سێنانی ئەو حاڵەتە زۆر داوای لێبوردنەکەم لەبەرەوەی لە ناوبڕی بەرنامەکەین لێرە ناوبڕە گۆرەگرین لە بەرنامەکە و دواترینەوە لای تان بۆ تەواوکردنی بابەتەکە. دووبارە سڵاو دێنەوە لاتان بۆ تاواکردنی بابەتەکەمان مامۆستا بەلای تۆ جەژن لە ڕووی کۆمەڵایەتیەوە چی کە زیاد لە مانانە بەخشێت جەژن مانای ینی مانای زۆر هەڵەگرێ بەڵام وەکو ئەوەی جێگەی سەرنجە لایەنە کۆمەڵاتەکەی کە لەلای هەمووانە ئەبێ جێگەی هەڵوەسەبی یەک تەبەقەیی ینی جەژن پێمان بەخێت کە هەموو تاگانی کۆمەلگە یەک چینە یەک بە یەک شێواز بە یەک هەڵسوکەوت بە یەک ڕۆحێت بە یەک مامەڵە هەمووان داوای لێ خۆشببوون و لێبوردەوی و خۆشگوزەرانی و شادی و دەرەبڕن بۆ یەکتری ئەمە مانای جەژن و خۆی جەژنانی خۆشی و شادی یوم الجائزە کاتێک کە مسلمانە لە ئاخر ڕۆژی جەژنا کە خوا تەعالی هەموو لای قبوڵ ئەکات و بە خۆشی بە دەربرین کە سەردانی خزم و کەسەکان لەوەش گرنگتر سەردانی و کەسانی کە نەخۆش پیر و پەکەوتن لە ماڵەکانە ئەوە پێمان ئەڵێ کە ئەو جۆرە علاقاتە ڕاستەخۆی کە بە سڵاوکردنێکیان بە تەوقەکردنێکیان باڵگرتنی نوقلێکە یان دوو دقە لەگەڵ ئەو ماڵای کە هەسەکەی کە کەسێکی نەخۆشە و لەسەر جێگا کەوتۆ تۆچی علاقاتە کۆمەڵایەتەکە زیاتر ئەبێ ئەو محیبەت و خۆشەویست و ڕێز و احترامی کە لەو گەڕەکە هەیە لەو کۆمەلگا هەیە لەو شارە هەستێکی بەهێزتر ئەبێ ئەمە لایەنە ڕۆحێکی کە پێمەڵێ کە بۆنە کۆمەڵایەتەکان یان جەژنەکان پێویستێکی ڕۆحی و ئاینی و کۆمەڵایەتی کە لایەنە کۆمەڵایەتەکەمان بەهێزەکە خاڵێکی پۆزیتیڤ ئەبێتەوەی ئەوەی کە دووبارە ئەم عیلاقاتانە نوێ بێتەوە ڕەنگە تاکانی کۆمەلگە بۆی کەم تەرخەمێکیان بۆهۆی هەنێک کاروبارەوە نەیانتوانی بێ سەردانی ئەم کەسانە بکەن تاکە ڕۆژێک کە هەموو تاکانی کۆمەلگە بە دەوڵەمەند و فەقیر و گەنج و پیر و لاوە ئەو ڕۆژێک کە ئەبێتە دەواازەیەک بووە لە دروستبوون و علاقاتی کۆمەڵاتی جەژنە کە بە خۆشی و دەربڕین و ڕێز و خۆشەویستی و محیبەتێکەوە وا لە هەموو تاکانی کۆمەلگاکە بە هەمی بە یەک چاوسێر یەکتریکەن یەک تەبەقی کۆمەڵاتی دروستەکە کە ئەبێتە مای خۆشویستنی ئەندامانی ئەو تاکانە دووبارە پەیوەندی لە نێوان خزمان و لە نێوان دراوسەکان و لە نێوان هەموو ئەندامانی کۆمەلگا ئەبەخشێت. بەڵێ مامۆستا بەنسبەت ئەو قسەی جەنابتەوە پێم وابێ هەرکو چۆنەڵی جەژن ئەبێتە مای چۆنڵی هەڵوەشانەوەی ئەو چینایەتی کە لە ناو کۆمەلگای مرۆڤاتیا هەیە من ئەمێ بڵێم لەسەر ئەوە کە کاتێک جیاوازی بڵێن چینەکان نەما
هەمووی وەکو یەک لەگەڵ شتێکا تەعاملیان کرد من پێم وابێ زیاتر ئەبێتە هۆی ئەوەی کە زیاتر ڕەوشتە دوژمنکارانەکان لەناو کۆمەڵگادا مەسەلە کەمتر بێتەوە بنبڕ ببێ چونکە هەر کاتێک تاکەکانی کۆمەڵگا بەرەو دابڕانی کۆمەڵایەتی ڕۆشتن لە بینی یەکتریا هەمیشە ڕق و حەسەد و قین و ئەمانە دروستە بێ بۆیە کاتێک کە جەژنێک دێتە پێشەوە بە تایبەتی ئەم جژنە ئاینی کە ئێمە ئێستا مەسەلە لەم ڕۆدا باسی ئەکەین ئەوش ئەوەیە کە مەسەلە ئەم دابڕانە کۆمەڵایەتیە کەمەکاتەوە واجبی ئەکا لەسەر مسلمانان لەسەر تاکەکانی کۆمەڵگا کە ئەبێت هاتوچۆی یەکتری بکەن ئەوەی کە مەسەلە پێشتر لەگەڵ یا عاجز بووی ئاشت بنەوە مەسەلە ڕۆحی لێبوردەییتان بەرامبەر بە یەکتری زیاتر خەرج بدەن یعنی سەدان فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەیان و سەدان ئاەت لەسەر ئەم حاڵەتە هەیە کە ئینسان لێبوردە بێ بەرامبەر بە دەوروبەرەکەی و ڕقەکانی خۆی بخواتەوە وەکو چۆن خوای پەروەردگارە فەرمێ والکاظمین الغیظ والعافین عن الناس ئەمە یەکێکە لە سیفەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و واجبیشە مسلمانانیش بە هەمان ئەو ڕیتمەیە بڕۆن کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کردوێتی بۆیە کاتێک کە تۆ ڕقەکانی خۆت خواردەوە و لێبوردەبووی بەرامبەرەکەت ئەو کاتە لە نەتیجە ئەگەیتە ئەوەی کە مەسەلە ئولفەتێکی پێوە بگریت و هەوڵ بدەی هاتوچۆی بکەیت لە ئەنجامی ئەو هاتوچۆیە ئەو سیفەتە مەسەلە دوژمنکارانەی کە لە مرۆڤ هەیە لە حەسوودی لە ڕق لێبوونەوە لە غەیبەتکردن لە بوختانکردن لە هەموو ئەو سیفەتە شەڕانیانەی کە مەسەل لە ملشکاندنی یەکتری لە پیلان گێڕان بەرامبەر بە یەکتری ئەمانە هەمووی کۆتایی پێیە بۆیە جەژن گەورەترین شت ئەبەخشێ بە کۆمەڵگای مرۆڤایەتی کە ئەکرێت مەسەلە تاکەکانی ناو کۆمەڵگا یعنی بەڕاستی هەوڵ بدەن کە جەژن ئیستثمار بکرێ جەژن والێ بکرێ بوو ینی ئێستثمار بکرێ بۆ زیاتر بە قوتکردن و بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و هەوڵ بدرێ یعنی فرسەت بە فرسەتێکی گەورەی بزانرێ کە مەسەلە چۆن ئەم فرسەتە والێ بکەین کە پەیوەندیەکانی زیاتر تیادا بەهێز بکەین بۆیە لە دەستدانی فرسەتەکە تۆ ساڵێک دەباتە دواوە یعنی تۆ دڵعاجزیت لەگەڵ کەسێکە هەیە جەژن ویستگەیەکی زۆر گەورەیە کە ئینسان بەخۆی دابچێتەوە هەم ئەوەی کە لەوانەیە بەرامبەر بوو بێتە مای دڵعاجزکردنی تۆ یاخود بە پێچەوانەوە تۆ بوویتە تەمایی ئەوەی کە بەرامبەرت عاجز کردووە لە خۆت بە کۆمەڵی سیفەت کە بەرامبەری کردوتە بۆیە ئەم فرسەتە تۆ ساڵێک تەخیر بوون جاری وا هەیە یعنی حاڵەتێکی ڕۆحی لە جەژنا دروستە بێ یعنی مرۆڤەکان ناچن ئەوە زیاتر لێک بدەنەوە بڵێ تەنەزولی کرد بووم نە ئەڵێ جەژنە و ئەم مرۆڤە پاڵنەرێکی ئاینی یا پاڵنەرێکی حاڵەتێکی ڕۆحی بۆ دروست بووە لە ڕووی دەرونیەوە هاتووە ئەمەی کردووە کەواتە پێویستە کە جەژن وەک فرسەتێکی بەڕاستی زۆر گەورە ئیستثمار بکرێ لە پێناو ئەوەیە کە زیاتر بۆ بەهێزکردی پەیوەندی کۆمەڵایەتیەکان یەک خاڵیکەی گرنگ کە یانیەوەی کە خوێندنەوە هەبێ لەسەر جەژن باسی ئەوەکە کە سەرجەم نەتەوەکان مامۆستاژ ئاماژێکی پیا لە هەموو شوێنەکانە ئاهەنگگەڕان و جەژنگەڕان هەیە جەژنی نیشتیمانی هەیە مەسەن هەموو وڵاتێک ساڵی هەیە بۆ وڵاتەکەی خۆی هەمووی لە ئەنجامدانی مەسەن دەستکەوتێک دەستهێنانی دەستکەوتێکی مادیە دەستکەوتێکی بەرجەستەی ڕوونە مەسەن دوو کەس ساڵانە ئاهەنگی هاوسەرگیری خۆیان ئەگەڕن یادی هاوسەرگیری خۆیانەکەن ئەوەیەکی کە ئاهەنگی لە دایکبوونی بۆ ئەکرێ ئەمانە هەمووی کۆمەڵی خاڵن بەڵام ئەمەی جەژنی ئاینی جیاکاتەوە جەژنی ڕەمەزانی پیرۆز بە تایبەتی کە باسی ئەەکەین ئەوەیە یعنی خۆشی دەربڕینە بەوەی جەژنێکی هەمومان تایە هاوبەشین دەستکەوتێک نییە تەنها بۆ وڵاتێک دەستکەوتێک نییە تەنها بۆ تاکێک بۆ خێزانێک ئەمە دەستکەوتێکی گشتیە هەمومان تایە هاوبەشین هەمومان بەشداریمان لە چالاکیەک تا کردووە ماوەی یەک مانگ لە سەریەک و هەمومان هاتوین ڕۆژێکمان تەرخان کردووە بۆی بێ هەمومان بەیەکەوە خۆشی دەربڕین بڵێن ئەمڕۆ ڕۆژی کۆتایی هێنان و سپاسکردن و خۆشی دەربڕینە ئەمە یەکێکە لەو هاوبەشی کە بڵێن من لە جەژنە هەستەکەم زۆر یعنی خوێندنەوەیکی زۆر باشی هەیە بۆ ئینسان بۆ تاکی مسلمان کە جۆرێ لە ئاسوودەی و ئارامی پێ ئەبەخشێت بڵێن جەژنێکی جیهانیشە سەرەکەی دەیهان ئەگەر سەرنج بێ لەواتی بڵێ دێها و سەدەها نەتەوە لەم جەژنا بەشدارە ئەمە يعني ئەگەر ئمە جەژنێکی نەتەوەی بۆنێکی سەربەخۆی لەگەڵ جەژنێکی ئاینە جیا بکەینەوە بۆن من جەژنی مسلمانان کە ئەم جەژنە جەژنێکی جیهانیە لە ئەم سەری جیهان تا سەرجیان مسلمانان یادی ئەەکەن لەو ڕۆژۆ لەو کاتۆ لەو ساتەشە هەمووشان بڵێن دووبا دەکەن بۆ بەندایەتی کە لەگەڵ ئەو پەیوەندی بەهێزی کە لەگەڵ خوا و لەگەڵ بینی خەڵک و خوددا هەیە دووەمش ئەم جەژنە ئەبێتە مای چیمایی یەک پارچەی هەموو تاکانی کۆمەلگا بە گەنج و لا و پیرەوە هەمی هەست بە خۆشی دەربڕینێکەکە لەو ڕۆژەکە کە پێڵن جەژن هەست دەکات کە
ڕۆژێکی دانسقی و جیاوازە ڕۆژگانی تر ناچێ هەموو دەرگاکانی خۆی کاتەوە بە جوانترین جلوبەرێک بە جوانترین خۆراک بە جوانترین هەدیە هەتا هاتنی ئەو میوانانە کرد بە جوانترین پێشوازی هەتا ئەو ئەمەش بابەتێکە دوای ئەوەکە سەرنجدین لە جەژنە جۆی علاقاتێک نەک لە بینی گەنجەکان لە بینی ئەوانی کە بەتەمان لە بینی هەموو تاکانی کۆمەلگا بە شووی گشتی و لەگەڵ ئەوەی کە کەسانە کە پیر و پەکەوتن کەسەکان ئەچن بۆ لایەن جۆی علاقات و جۆی لە پەیمان و خصوص و خۆشەویستی دوباراکەنەوە کامە پەیامە دینەکەی کە وەکو پێویستێکی ڕۆحی هەموو تاکانی کۆمەلگە لە هەر ئاسێکا پێویستمان بە یەکترە و پێویستمان بە یەکتر قوبولکردن و هاریکاری خۆشەویستی بەخشینە ئەوەیە فەلسەفەی دینەکە فێرمانەکە هەتاکو ئێمە لایانی کۆمەڵایەتی و لایانی علاقاتەکەمان بێز بێ زیاتر خۆشەویستی و ڕێزگرتن و هاریکاری لەناو کۆمەڵەکانە بڵاوە بێت. زۆر جوانە ویستم یەک قسە لێرەیە بکەم کەواتە ئەم ئاهەنگگێڕانە ئەم جۆرێن لە نوێبوونەوەیە بۆ تاکەکان پێویستە بۆ هەموو کەسێک بە تایبەتی ئەمەی کە باسمان کرد ئەم لەم ڕووی دینیەکە شوانێ کە گرنگێکی گەورەتری هەیە کە هەمووان تایە بەشدارن لە سەرجە وڵاتەکانە خەڵقێک بەشداری ئەم ئاهەنگاکان. بەڵێ خات قەدەم هەر حاڵەت تێکیتر ئەگەر ئێمە ئاماژەی پێ بدەین یعنی چۆن وا بکەین پەیوەندیەکان بەهێزتر بکەین لە ناو تاکەکانی کۆمەلگا. من ئەوەی کە گرنگە بەلامەوە ئەوەیە کە ڕۆڵی دایک و باوک لە ناو خێزاندا ڕۆڵێکی کاریگەری ئەبینێ لە پتەوکردنی پەیوەندیەکانی ناو خێزان و ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانەی کە لە جەژنە ئەنجام ئەدرێ بۆ چونکە کاتێ دایک و باوکەکە تەمەڵی نواند هەڵنەستا بەو ئەرکەی کە لەسەر شانێتی بە سەردانیکردن بە گەردن ئازایی بە هاتوشۆکردنی کەسە نزیکەکانی بە دراوسەکانی لە نەتیجا ئەم پەروەردەی جیلێکە کەس کە لە دوا ڕۆژدا ئەم جیلە هیچ احتیمامێکی نابێ بە مەسەلە جەژنەکەەوە یعنی هەم بەرپرسیارەتەکەی لە ڕووی دینیەوە بەرپرسیارەتی ئەکەوێتە سەرشان هەم لە ڕۆ دنیایەکە و لە ڕووی کۆمەلگاشەوە بەرپرسیارەتیەکەوێتە هینە چکە لە ئەنجامی ئەوەی کە ئێمە ئەگەر بێت و سیرکەین هەتا پەیوەندی کۆمەڵاتیەکان بەهێزتر بێ ئاشتی ناو کۆمەڵاتی زیاتر بەرقەرارتر ئەبێ کەواتە جەژن بەشێکە لەوەی کە تۆ ئەتوانی ئاشتی کۆمەڵایەتی تیادا زیاتر بەردەوامی پێ بدەیت و ئیسمران بۆی دایک و باوەک پێویستەکە فێری مەسەلە ڕۆڵەکانیان بکەن و ببنە قودوەیەکی زۆر باش بۆ ئەوەی مناڵەکان لەگەڵ خۆیانە زۆر کەسەیە مەسەلە کە ئەچێ سەردانی کەس و کارەکەیەکە مناڵەکەی لەگەڵ خۆی نابە ئەم مناڵە لە دوا ڕۆژدا چۆن فێری ئەو علاقاتە کۆمەڵایەتی ئەبێ کە بیکات چۆن فێری ئەوە بێ ئەو سلوک و سلوکیاتی کە لە جەژنە ئەو هەڵسو و کەوت و ڕەوشتانەی کە لە جەژنە ئەنجامی ئەدا چۆن مناڵەکە فێرەکە بۆیە دایک و باوک گرنگە احتیمامێکی زۆر گەورە هەموو دایک و باوکەکان ئەمە ئەنجام بدەن لە کۆتا جارە هەرۆکو چۆن هەمیشە ئێڵێنەوە مەسەلە خێزان بەردی بناغی کۆمەلگا تەواوی کۆمەلگا چکە کە ئەگەر خێزانەکان هەستان بە ئەنجامدانی ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە لە جەژندا لە نەتیجە کۆمەلگا هەمووی مەشغوڵە بێ بەو پەیوەندی کۆمەڵایەتیانە و لە دواجاریشدا ئەو حاڵەتە ئەبێت تەمایی ئەوەی کە ئاشتی لە کۆمەلگا ئاشتی کۆمەلگا زیاتر بەرقەرار بێ و کۆمەلگا دوورکەوێتەوە لەو فەوزایی کە لەوانەیە وردە ئەگەر تاکەکانی ئەم کۆمەلگا مسلمانانە وانەکەن ئەم پەیوەندیانە بەرەو بێهێزی و لاوازی ببن وای لێ ئێمەش بەڕاستی ئەو کاتە هیچ شەعائیر و هیچ هەستێک چۆنەڵی دروست نابێ بەرامبەر بەو شاعیرانەی کە خوا دایناوە بۆمان لە جەژنەکان لە مەسەل لەو شتە جەماعیانی کە خوای پەروەردگار فەرزی کردو لەسەر لێرە یەک شت بڵێن یەکێکی کرد لەوەی ینی لەمانای جەژن ناتوانانی لێ خوێنیتەوە ئەوە یعنیسان نوێبوونەوەیەکە بۆی و تازەکردنەوەیەکی پەیوەندی کۆمەڵایەتیەکانە یعنی ئەوەی جاری پێشوتریش کۆمەڵە پەیوەندیتە بووە لە جەژنادی ئەبدەیتەکەیتەوە تازەیەکەیتەوە پێڵی ئەمەنە ئەوە نێت یەکێ لەو شتانی کە قەدەغەیە لە ڕووی دینیەوانێ لە ڕۆژی جەژنا خەمەکانی بیری خەمەکانی پێشوت بێتەوە بەداخۆکە یەکێکە لە دنەریتە خراپەکانی ناو کۆمەڵگەی ئێمە نوێ جەژنە و یەکێ پرسەیەکی هەبووە پێشتر دێ لە جەژنا یادێکاتەوە فڵانە کەسمان لەدەزاوە ئەوە یەکێکە لەو شتانی لە ڕووی ئاینیەوە قەدەغەیە هیچ کەس لە ڕۆژی جەژنا نابێ باسی ناخۆشی و خەم و خەفەت بکە و ئەتوانین بڵین ئەمە کاریگەریەکی زۆر نەرێنیە بێ لەسەر لایەنی دەرونی تاکەکان ئەگەر تۆ بی لە ڕۆژی جەژنا من یعنی بۆ خێزانێک بۆی باس کردم وتی مناڵەکان ئەڵەن ناخۆشترین کاتمان یعنی ئەوە بووە کە جەژن بووە لەبەرەوەی دایکمان ئەو ڕۆژە ئەکسەرە ڕۆی بۆ سەر قەبران و باسی لەدەستچوونی باوکی و دایکیەکریان باسی لەدەستچوونی کەسێکی خۆشەویستیە کرد یعنی ئەوە جۆرە لە شکان و
با بڵێن تیاچوونی لانی دەرونی تا یەکە تۆ بێ لە ڕۆژی جەژنا یادی ناخۆشیەکان کەی جەژن بۆ کراوە تۆ نوێ ببیتەوە شتت خۆش و تازەکان ئەگەر ڕۆژی پێش دەژن لە ڕووی دینیەوە گەر ڕۆژی پێش دەژن پرسەیەکی هەبوو بێ کە خۆشەویستێکی لە دەستدابێ پێویستەکە ڕۆژی جەژن هەر خەریکی ئاهەنگێڕانەکە بی واز لە پرسەکە بێنی ناخۆشی و ناڕەحەتێکە لە ڕۆژی پێشووترا خوا حافیزە لێ بکە وەرە ئەمڕۆ ئەمە بابەتێکە لە ڕووی دینیەوە واجبە لە سەرشانت خۆشی دابشکە نقڵ بباشەرەوە مێ خەم و خەفەت دابشکەی چونکە لە ڕووی مامۆسالەوە چێ زیاتر لەو بابەتە شارەزابێ لە ڕووی با بڵێن دەرونیشەوە ئینسان بە دەربڕینی ناخۆشی یعنی هەموو شتێک جێکەوتی کە بە دوای خۆیان هەست و شعورێکی بۆ دروست بەڵێ جۆری هەستی خراپ بۆ ئینسانیانێ ئینسانی کە سلبی بوو هەستی نەرێنی زیاتر لەلایە دروستە بە وەک ئیجابی بوو بە ڕووی خۆش و بە خات و قەدەم خێر ینی ئاماژەیەک هەیە مەسەلە بە تایبەتی و علەما ئەو عالمانی کە زیاتر لە بواری کۆمەڵاتی و دەرونی ئاماژە بۆ حاڵەتی جەنابتەکەن کە باسیەکەی ئەوش ئەوەیە کە مەسەلە هەمیشە داخراوی و پچڕاندنی پەیوەندیەکان ینی چۆنەڵێ لە ڕووی نەفسی و عەقلیەوە کاریگەریەکی زۆر دروستەکە لەسەر ئەوەی کە مرۆڤ بەرەو داڕوخان ببە یعنی بەرەو ئینهیار و داڕوخان و نەمانی شتەکانی بەرێ بۆیە لە نەتیجە هەمیشە وەکو جەنابەت باسیەکەی ئەم خەم و خەفەتانە ئەبێتەوە بۆیە پتەوکردنی پەیوەندیەکان هەتا مەسەلە توێژەرانی ئەو بوارە ئەڵێن لە 150 مردنە پێشوەختەکان کەمەکاتەوە ینی ئەو پەیوەندی کۆمەڵاتێک کە تۆ زیاتر متعلقەکە مێشکت مەشغوڵەکە ینی مەناعەیەکە بۆ تەندروستی گشتی یعنی تۆ بەهۆی ئەم پەیوەندیانەوە چۆن لە ڕووی تەندروستیە گشتیەکەەوە کە هەمووی ڕوئەکە کە هەتا یەکێک لەو شتانەی کە ئەمنی قەومی ئاسایشی کۆمەلگا ئاخاتە مەترسیەوە مەسەلەی تەندروستیە مەسەلەی تەندروستی گشتیە کە تێک بچێ کە تاکەکانی ناو کۆمەلگا تەندروستی و مەزاجیان تێک چوو هەموو تاکەکان مەشغوڵ بوون بەوەی کە لەلایەنی دەرونیەوە داڕوخاو بوون ئەمە ئەبێتەمایی ئەوەی کە تەندروستی کۆمەلگا تێک بچێ و کۆمەلگا بەرەو فەوزا ببە و ئیستقراری کۆمەلگا تێک بدە بۆیە ئەو پچڕانە یاروکو توێژەران ئاماژی پێکەن لە ڕووی چۆنەڵی سەحیشەوە کاریگەری ئەو پچڕانە زۆر نەگەتیڤ لەسەر تاکی کۆمەلگاکە و لە 150 پێشیەخە ئەگەر پەیوەندی نەکات بەڵام ئەگەر بە پێچوانەکەیەوە ئەگەر بە پێچوانەوە بێت لە 150 مردنی پێش وەختە دواخت خۆی ئەگەر سەرنجێکی زانستی بین بڵین کاڵبوونی ئادەبەکانی جەژن لێکەوتێکی سلبیە بێ لەسەر تاکان هەم لە ڕووی علاقات هەم لە ڕووی گۆشەنیگایکی وای بۆ دروستە کە تایکی ڕەشبین دروستەکە بۆ نمونە لە ڕۆژگارەکانی ئەمڕۆ ئەگەر ئێمە باشترین میتۆد بوو ئەوەی کە میتۆدی مقارنەیە بە بەراوردکاریە بنەوە تۆ ئەم ساڵ بەدەستا بە دوودەی ڕابردوو بەراوردکەی ئادەبەکانی جەژن زۆر بەهێزتر و بەخۆتر بوو لە ئێستا چونکە بۆچی تەکنۆلۆژیاوە ناتواناوە ئێستا بابەتەکانی تەکنۆلۆژیا بوو بە ئەلتەرناتیڤێک بوو بەدائیلێک وای کردووە کە جێگرەوەیەکی وایە کە لە بریس علاقاتە ڕاستەوخۆیان ئێستا بایەوە نەماوە چاکە یان بەهای یان وەکووە هەرەوە سڵاوکردنی کورت واز لێن لەبەر چی لەبەری مەشغڵەتی ژیان وا زۆر بووە وای لێکرد لە کاردانەوە هەبێت لەسەر بابەتەکانی ڕۆژان تەنها لە جەژنیشە سێگە ئادابەکانی جەژن و ئەو سلوکیات و ڕەفتارەی کە لە جەژنا بکە ڕۆژێکی دانسقە و جیاوازە بە تایبەتی لە ساڵێکا یەک دوو ڕۆژەیە کە بابەتێکی پێڵە ڕۆژەکانی جەژن پێویستە هەموو تاکیلە و کۆمەلگا کە خۆی تەرخەکە بۆ جەژنە بەڵام لە ئیسا بینی سێرەکی ئەم کاڵبوونی ئادابەکانی جەژن بە تەواوەتی لە کۆمەلگا دیارە بە تایبەتی لە کۆمەلگەی شارنشینیش زیاتر تا کۆمەلگەی لادێنشین چونکە لە کۆمەلگەی لادێنشینەکە بەراورد بکەین چونکە یەک تەبەقەت علاقاتی کۆمەڵاتیان بەهێزترە هێشتا تاکانی کۆمەلگا کەمیشن و خزماتیان بەهێزترە بەڵام لە ناو شارەکان سەرگی علاقاتی کۆمەڵاتی فرەڕەنگە تاکانی کۆمەلگا زۆرن لە ژمارە لە ملیۆن و چەند ملیۆنێک زیاترە لەبەرەوە کۆنتڕۆلی کۆمەڵاتی تیا لاوااسترە فرەڕەنگی لایەنە کۆمەڵاتەکان و ئەو بابەتانی کە زۆر فرەڕەنگن ناتوانێت کۆنتڕۆڵکرێت بە تەواوەتی لێرەوە تێگەین کە بابەتی تەکنۆلۆژیا بە تایبەتی لە دوای نەوەدەکان و لەم سەرەتای 2000ەکان هاتە ناو ئەم وڵاتەوە سەرگی علاقاتی کۆمەڵاتی بەگشتی لە جیهانیشە بەرەو لاوازی بردووە ڕوحێتێکی بە تاگەرای دروست کرد ئەم تاکە پێ لە فەردانێت منفەریدانی تایەکی گۆشەگیری دروست کردووە کە حسابگە گۆشەنیگای وە خۆی بە هەم خۆی هەموو شتێک خۆی سنتەری بڕاردانە خۆی سنتەری هەموو شتێکە کەی پێویست ناکە علاقاتی کۆمەڵاتی بۆچێ لەبەر ئەم کللتورێکی هاوردەکرا بکە لە وڵاتانی ڕۆژئاوە هات وردەوەدا سێگە بووە بە بەدائیلێک ئەمەش بووە ئەوەی کە علاقاتە کۆمەڵاتەکەی بەرەو لاوازبوون بڕوە ئەگەر بیر بکەین لە ساڵانی نەوەدەکان
کۆمەڵگەی خۆمان بە شێوەی گشتی لە حەسارێکی زۆر ناخۆشە بەڵام علاقاتی کۆمەڵاتیمان زۆر لە ئێستا بە قۆتر بەهێزتر بوو چکە بۆچی تاکانی کۆمەلگەم یەک تەبەقە بوو هەم بە یەک گۆشەنیگابی دێکردەوە بەڵام لە ئێستا کە بابەتەکانی تەکنۆلۆژیا بە تایبەتی ئەم داهێنراوە تەکنۆلۆژیەکان و موبایل و ئینتەرنێت و ئەوانە بوون بە بەدائیلێک جارانکە کەسێک نەخۆش بووە ئیلاوە ڕاستەوخۆ سەردانی کردایە ئێستا ڕەنگێک بە بۆی ئامێرێک بووی بڵێ بۆی ئالێتێک پرسیارێکە ڕەنگە زۆر ئەم لێکەوتی وای لێکردو کە نەتوانێت خۆشە لە جیاتی خەمی بۆ دەربڕە لاکی بوو بڵێ بێگومان ئەمە وامان پێنیشان ئەیە کە ئەم تەکنۆلۆژیا هاتووە ڕاستە لایەنێکی باشە بۆ معریفەی ئینسان بەڵام لە ڕۆی نێگەتیڤەکەش زەرەی زۆر لایەنی کۆمەڵاتیەوە چکە ئادابەکانی ئادابە کۆمەڵاتیەکە بە تایبەتی لە جەژنەکانە زیاتر لایەنە کۆمەڵاتێکی خاڵ کردوێتەوە یان زۆرجار لە بابەتەکانی سەردان و میوانداری ئەوانەیە جارانەکە کەسێک بچێتە ماڵێکەوە پێشوەختە ئەچوو ئێوارە لە ماڵی ئێوەین یعنی سێکەوی هەر پێش بچ علاقاتە کۆمەڵاتەکە بەهێز بوو لێسا هەر بە تەلەفۆنێک پێڵێ ئەڵێ ئێوارە هاتین یا زۆرجار ئەڵێ ئەو تەلەفۆنشمان پێ بۆ کڕی تازە پێویست ناکبین لەبەرەوە بۆ بەدائیلێک مامۆستایەکی لەو دیادە زۆر خراپانەی کە ئێستا مەسەلە لە جژنی هەتا لە جژنەکانی خۆمانە هەیە یعنی تاکەکان جاری وا هەیە هەڵسن بە جێبەجێکردنی مەسەلە پەیوەندێکە سەردانی ماڵەکەکەن بەڵام لە ناخی دڵیاڵە خۆزگە لە ماڵ نەبووە ینی کەوابێت تۆ بۆ ئیکەی تۆ بۆ ئەوەیکەی ئەجرەیەکە دەستکەوێ هەم لە ڕووی دنیاییەوە پەیوەندی کۆمەڵاتەکانت بە قوتکەیتەوە هەم لە ڕووی قامەتیشەوە بەڕاستی تۆچی ئەجرێکە دەستکەوێ نەک تەمەن نابکەی لەوە کە خۆزگە لە ماڵ نەبێ بەشکم سەردانێکی تر بکەم یعنی ئەمە بۆ خۆی گرفتێکە من ئەڵێم مامۆستا بەنسبەت ئەو مەسەلە ئەو حاڵەتە کە ئێستا هەیە لە ناو کۆمەلگاتە مەسەلەی تەکنۆلۆژیا ئەگەر بە شێوازێکی باش ئستثمار بکرێ لەوە ینی من زۆر کاتت بۆ کورتەکاتەوە بەڵام بە شێوەیەکی تەندروست نەک بۆ شێوازە من ئەڵێ هەمیشە ئەڵێم لە نێوان کەسە نزیکەکانە و لە نێوان خزم و کەسوکارە زۆر زەڕورە کە ئەمە چونکە ئێستا کۆمەلگا زۆر بەرەو فراوان بڕوە ڕۆشتووە یعنی تۆ دەرەقەت نایی لە ماوەی 3 ڕۆژە تەواوی ئەم هەموو پەیوەندی کۆمەڵاتیانە ئەنجام بی یعنی بەڵام واجبە لەسرت کەسە نزیکەکان خزم و کەسوکار مەسەلە دەر و دراوسەکان ئەمانە واجبە پێویست ناکە یعنی تۆ مەسەلە لە ڕێگەی نامەیەکی فەیسبوکەوە هەروکو خات و قەدەم خەر کە باسی کرد یەک نامەیە کۆپیەکە ئیتر جاری وا هەیە لەوە چێ لە خۆشەویستترین کەسیەوە بۆ ئەوەی کە زۆر احتیادیە لەگەڵیە هەمان دەربڕینی هەوێ بەڵکو بۆ تاکەکان بۆی پەیوەندیەکان حتا ئەبێ لطف دەربڕ ئەو لوتفەی کە دەر ئەبڕێ لە جەژنا بۆ کەسە نزیکەکان جیاوازتر بێ بۆ خەڵکێکی دوورتر جیاوازتر بێ بۆ ئەوەی مەسەلە زیاتر تەئالوف و ئەو مەوەددە و ڕەحمەیە دروست بێ لە ناو تاکەکانی و ئێستا موشکیلەکە لەوایە مەوەددە و ڕەحمە نەماوە لە ناو تاکەکانی کۆمەلگادا بۆیە ئەبێت ئەوە ئاماژە ئەڵێن ئەگەر لە نێوان ڕەفیق و برادەر و خات و قەدەم خێر بەدیلی ئەوە نا بە لایکێک و بە مەسجێک هەر تا بە حاڵەتە ڤیددیۆیەکە لەوە چێە هەر بە تەلەفۆنیەکە و سەوتیەکە ئەمە بۆ کەسە دوورەکان واریدە بەس بۆ کەسە نزیکەکان ناکرێتەوە مەسەلە مامتە بە تەلەفۆنە پیرۆزبایی لێ بکەی مەسەلە خوشکەکەتە لەوانەیە بڵێ من ئەم جەژنێم تۆ جەژنەکەی تر وەرە یعنی هەندی حاڵەت هەیە جاری وا هەیە ئەمانەش دروستە بێ بەڵێ ئەگەر لەبەرەوەی کۆتایی بەرنمەکەی چەند خاڵێکی ئەخیری بەرنمەکە باس بکەین یەکی کە لە خراپیەکانی ئەم سەردەمی تەکنەلۆژیایەکە لێرە لە قسەکانی هەیم بوو ئەو حاڵەتی خەمۆکی و گۆشەگیریە کە لە لای تاک دروستی کردووە وەکو نەخۆشی جەیبینی زۆر بۆ خەڵق حاڵەتی خەمۆکی هەیە وەکو گۆشەگیریش جۆر ینی تاک وەکو جەناب دامەژە پێ بۆ خۆیەژی و خۆی پێ وایە هەمووش قەرارە لای خۆیەتی ئەو بەیەکەوە ژیان ئەو نەماوە زۆر گرنگە تاک لە کۆمەلگای ئێستا لەسەر ئەو پەروەردە بکرێ پەیوەندە کۆمەڵایەتیەکانی بەرەو باشتر بەرێ بەهێزتری بکە بە تایبەتی جەژن بکرێت بە دەرفەتی نوێبوونەوەی ئەم پەیوەندیانە و هەنگاوێک بێ جژنێکی کەلەوەی فێرمانەکە مەسەن خۆبەخشی و گیانی لێبوردەی و خۆبەخشی و لە خۆبڕان یعنی خەوەکەت واز لێ بێنە ئیسراحەتەکە واز لێ بێنە لە بەرەوەی کۆمەڵە پەیوەندی کە ئەنجام بی جۆرە لەو ئولفەتە لە ئینسانە دروستەکە بڵێ تۆ پێویستە زۆر لەوە زیاتر ئەنجام بی لە ڕووی کۆمەڵایەتیوانێ هەستێکی زیاتری خۆشیت بۆ دروستەکە و هەستی مشارەکەت بۆ دروستەکە پەروەردەکردنی تاک بە تایبەتی گەنج و جیلی تازە پێگەیشت و لەسەر ئەم لایەنە گرنگیەکی زۆری هەیە بە تایبەتی لە جەژنە وەکو کۆتا قساگەر شتێکتان ماوە مامۆستا وڵام من تەمەناکەم ئەم جەژنە مای خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک ئینشاءالله بێتە مای ئاژبنەوەی هەموو لایەنەکان و هەموو کەسەکان ئەوانی کە تۆزێک لێکەوە زویرن و تووشی ئاستەنگیەک بوون کە ئەمە بکەنە دەواازەیەک
دووهەمیش جەژنی فێرمانەکە کە بۆنەکان ئەگەر بۆنێکی هەتاگە بۆنێکی خۆش بیان ناخۆش بێتە ئاشبنووی دڵەکان ئەی بۆنمە جاروە لە پرسەیەکە یان لە شادیەکە لە ناخۆشیێک تەنانەت ئەوە ئێمە هە لە دێر زەمانەوە فێر بین کە دەرفەتێک بێت کە دەواازەیە بۆی ئاشبنووی هەموو لایەکمان ڕۆح یارمەتی کەسێک بین بۆ منە هەر مەرجە لە جەژنابێت جارە کەسێک لە پرسەیەکە لە تعزیەکە ئەبێ ئێمە کاراسانی بکەین کە یارمەتی بین لە ڕووی ئەو بار قورسێکە لە ڕووی دەرونی و لە ڕووی جەسەیی و مادوبوونێکی کەمە لەسەری لابرین جەژن مای خۆش و شادیە پێویستە لەسەر هەموو لایەکمان ڕێز لە هەموو ئادابەکانی کۆمەڵگەی خۆمان بگرین بە تایبەتی ئادابەکانی جەژن هەم لایەنێکی پیرۆزە هەم لایەنێکی پێویستە کە لایەن ڕۆحی کۆمەڵاتی ئەو تاگە تەواوکە دومیش کارێکی وا بکەین کە ئەم جەژنە بێتەوەی دەواازەیە کە ئاشبنوویەکی یەکپارچەی بێت کە هەموو لایەکمان ئەو کەم و کوڕی هەمانە واز لێ بن و پەڕێکی سپی هەڵبێنەوە کە بێتە ماوەی خۆشی بەرەکەت بۆ هەموو لایەکی ئینشاءڵڵا. وەڵاهی من پێم وابێ جەژن هەوڵی جددی بدرێت کە ویزگەیەک بێ بۆ بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و دروستبوونی مەوەددە و ڕەحمە لە نێوان تاکەکانی کۆمەلگا بە جۆرێک کە لەو ڕۆژەدا کە زیاتر سەرقاڵیمان هەبێ بە سەردانیکردنەکانەوە و گۆڕینەوەی هەدیەی تایبەت لە نێوان تاکەکانە بە بەخشین بێ بە کڕینی هەدیەیەکی جیاواز بێ بە جەژنانە بێ و لە هەمان کاتە هەوڵ بدەین زیاتر مجاملاتی زۆرترمان هەبێ لەگەڵ تاکەکانی کۆمەلگا و ممارسەی ئەم حاڵەتە زیاتر لە ناو ممارسەی علاقاتە کۆمەڵاتیەکان زیاتر بکەین لە ناو و لە هەمان کاتیشا هەوڵ بدەین زیاتر هەر چۆن خۆی پەروەردگار خۆشی کاتێ خەڵقی ئینسانی کردووە کە ئەفەرمێ یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا يعني أصلي دروستکردنی خۆی پەروەردگار کە دروستی کردووە لە نێرومیە و دوایش کردوونی بە شەعب و قەبائل بۆ ئەوەی کە یەکتری بناسین و زیاتر ئەمە زیاتر جەختکردنەوەی لەزەر زیاتر ئاماژەیەکە بۆ زیاتر گرنگیدان بە پەیوەندی کۆمەڵاتیەکانی ناو کۆمەڵ. خاڵێکی زۆر گرنگ کە لە کۆتایی ئاماژەی پێ بم جەژن نوێبوونەوە بێ یعنی هەمومان لە دوای جەژن هەست بە وورە بەرزی و تازەبوونەوە بکەین و بە تایبەتی کە دوای بە تایبەتی جەژنی ڕەمەزان کە دوای عیبادەت و بەندایەتێکی زۆرە باوانە بێ ئێمە ئەو هەموو بەندایەتی و خولە خواپاڕانەوە و ئەومان لە جەژنە لە دەست بین یعنی بە تاوانێک بە گوناهێک یان بە عاجزکردنی کەسێک بە خەفەتدان بە کەسێک بە هەر حاڵەتێکی سلبی باوانەکەین ئەو بەندایەتی و خۆشی کە خوای پەروەردگار بەمای بوو کردێتی بەمای لێ خۆشبوونی هەموو ئەوەی پێشووتر لە دەستی بین لە جەژنە هەم بە ینی بەردەوام بین لەسەر گوێڕایاڵی خوای پەروەردگار هەم پەیوەندیەکانیشمان ئەوەنە تونوتۆڵ و پتە بکەین ڕێگای ڕق و قینە و خەفەت و عاجزی و ئەوانە لەگەڵ یەکتران نەهێڵین لێرەدا دێمە کۆتایی ئەم ئەڵقەی بەرنامەکەمان دووبارە جەژنی هەموو لایەک پیرۆز بێ و بێتە مای خۆشی و شادی بۆ هەموو لایەک.